الحمد لله القائل: فمن عفا وأصلح فأجره على الله. والصلاة والسلام على سيدنا ومولانا محمد وآله وأصحابه أجمعين إلى يوم الدين. برایانی ئیماندار و خۆشەویست، میوانانی مەجلیسی ئاشتەوایی و لێخۆشبوون، هەموو لایەک بەخێر بێن، خوای تەعالا ئەجری هەموو لایەک بنووسێ. ومێدەوارین ئینشاءالله وڵاتەکەمان کوردستان هەمیشە ئاوەدان بێ، هەمیشە ئەم دەم و چاوە جوانانە لە مامۆسایانی گەورەی ئاینی و هەروەها ڕیشسپیان و پیاو ماقوڵان یەک بە یەکی جەنابتان و نمونە و ئەمسالی ئەم جۆرە مەجلیسانە هەمیشە بەردەوام لە خزمەتا بێ و وڵاتەکەمان لە ئەمن و ئاسایش و ئاوەدانیا بێ. خۆشەویستان، ئەم مەجلیسانە مەجلیسێکی مبارەکن، ئەوەی تایە بەشدارە ئینشاءالله لە دوور و نزیکەوە بە هەر جۆرێک ئەجری لەسەر خوایە و خوای گەورە خۆی دەزانێ و چەند پاداشتی دەداتەوە. ئینشاءالله داوای لێ دەکەین پاداشت و ئەجری هەموو لایەک بداتەوە. بۆ ئەوەی بڕاعاتی کاتی بەڕێزی جەنابتان بکەین، درێژە بە قسەکان نادەین، ئینشاءالله بە کورتی و داوا دەکەین لە هەموو مامۆسایان و بەشداربووان هەر یەک ئەو ئەندازەی بۆ دادەنرێ ئینشاءالله ئیلتیزامی پێوە بکە. باشترین و جوانترین دەستپێکێ بۆ ئەم مەجلیسانە کە شایەن بێ دەست پێ بکەین قورئانی پیرۆزە. داوا لە جەنابی مامۆسا مەلا سالار ئیمام و خەتیبی مزگەوتی حاجی کاکی لە شاری دەربەندی خان دەکەین، جەنابیان بفەرمونون بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. حميم والكتاب المبين. إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين الله الذي يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين صدق الله العظيم. خوای گەورە پاداشتی بە خێری جەنابی مامۆسا باتەوە. خۆشەویستان، ئێستا داوا لە جەنابی مامۆسا مەلا عەلی ئیمام لە مزگەوتی گەورەی شارە زۆر، واتە ئیمامی ئەم مزگەوتە داوای لێ دەکەین کە وتاری بە خێراتن لە جاتی هەرسێ بنەماڵەکە، عەشیرەتی گەورەی گەڵاڵی، بنەماڵەی کاک ئەحمەد محەممەد و کاک مەحموود محەممەی بانیبی و هەروەها بنەماڵەی تەکیەکانی قەرەداغ. با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مامۆسایانی بەڕێز،
کەسایەتی و ڕیسپیەکان سەرۆک هۆزەکان کەسایەتی حکومی و حیزبیەکان میوانانی بەڕێز هەموو لایەک بەخێربێن سەر چاومان بە ناوی هەرسێ بنەماڵەوە بنەماڵەی کاگە ئەحمەد محەممەد شەریف کاگە ئەحمەد لەگەڵ کاک مەحموودی برای بانیبی و هەروەها بنەماڵەی شێخانی تەکیەکانی قەرەداخ بە ناوی هەرسێ بنەماڵەوە بە خێراتنی بەڕێزتانەکەین یاخوا بەخێر بن سەر چاومان و سوپاسی بەڕێزتانەکەین کە وەڵامی بانگەشەکەتان داوەتەوە و هاتوون بەدەم ئەو بانگەشەوە کە هاتوون بۆی خی گەورە هەر هەنگاوێکتان بەخێر بنووسێ و بۆ بەگەڕانەوەش بەخێرەوە تا بنووسێ ئینشاءالله بەڕێزان ئەم کارە کۆمەڵایەتیانە ئەم لێخۆشبوونانە جێگەی ڕێز و تەقدیرە و ئێمە کە بەشداری تیاکەین وەک تاعەت و خواناسیەک تەماشایەکەین ئەلحەمدوللا ئێمە لە ناو کۆمەڵگا ئەم جۆرەشتانە ئەوەڵ جار و ئاخر جاری نییە هەتا ئێمە لەسەر پشتی ئەستێرەی زەوی بین ئەم جۆرەشتانە هە دووبارە ئەبێتەوە و چەندبارە ئەبێتەوە بەڵام ئەلحەمدوللا ئێمە بەهۆی ئەوەی کەوا دیندارین و مسلمانین و بڕوامان بە قەدەری خوای گەورە هەیە و کەسانی دڵسۆز لە ناو کۆمەڵگەکەمانە کەسانی کۆمەڵایەتی کەسانی چاکساز کەوا هەڵەسن بە پێکێنانی ئەم دۆسایەتی و ئەم لێخۆشبوونە لە نێوان بنەماڵەکانە ئەمە جێی شانازیە بۆ هەموو لایەکمان کەوا ئەلحەمدوللا ئێمە وەکو کۆمەڵگەی کوردەواری ناو کۆمەڵگەی ئێمە پڕە لەو جۆرە کەسانە کە خزمەتی مرۆڤایەتیەکە بەوەی کەوا لە نێوان بنەماڵەکانە ئەمە قەدەریە بەڵام ئەگەر ئەمدیش بێ ئەلحەمدوللا زۆر جار هەر لە سونگەی ئیمانمانەوە کە بە ڕۆژی قیامەت هەمانە ئەلحەمدوللا کەسانمان تێ لەبەر ئیمان بەخوا ڕۆژی ئاخیرەت لەبەر ئەوەی بڕوای بە قەدەر هەیە چاوپۆشی هەیە لێبوردنی هەیە ئەمە مایەی شانازیە بۆ ئێمەی کورد کەوا لە ناو کۆمەڵگەیەکی مسلمان و دیندارە کە بەم شێوە چاومان کراوەتەوە سوپاسی خوای لەسەرەکەین و جارێکی تر بە ناوی هەرسێ بنەماڵەوە زۆر زۆر بە خێراتنی بەڕێزتانەکەین خوای گەورە لە بەرایەتی کەسایەتی کەمتان نەکات و هاتنتان ئەنرخێنین یاخوا بەخێر بێن سەر چاومان بەندەوەکو مامۆسا و پێشنوێژی مزگەوتی گەورە جارێکی تر بە خێراتنتانەکەم سوپاسانەکەم بەخێر هاتن سەر چاومان خوای تەعالا جەزای بەخێری جەنابی مامۆستا مەلا عەلی باتەوە ئینشاءالله خۆشەویستانم و ئامادەبوانی زۆر هێژا و بەڕێز داوای لێبوردن لە هەموو کەس و کەسایەتیەکان ئەکەین لەبەر کەمی کاتەکە و بۆەوەی عەزیەتتان نەدەین ئەمانەوێ کورتی بکەینەوە ئینشاءالله ئێستا داواکەین لە جەنابی کاگڕزگاری شەهید حەمە نەگڕەیی کە لە جیاتی عەشیرەتی گەڵاڵی و بە تایبەت بنەماڵەی خوا لێخۆشبوو کۆچ کردوو کاک ئەحمەد ڕەحیم شەریف کە لەم ڕووداوەدا کۆچی کردووە جەنابیان بفەرمونون بۆ بەخێراتنی وتاری بەخێراتن با بفەرمێ سەرەتا بە ناوی خوای گەورە ئامادەبوانی بەڕێز ئەمەوێ بەبێ ناوهێنانی چینایەتی هەموو لایەکتان بەخێر بێن بە ناوی بنەماڵەی کاک ئەحمەد مامە ڕەحیم شەریف بەخێراتنێکی گەرمتان بکەین و هەر هەنگاوێکتان ناوە لە دوور و نزیکۆ بۆ ئەم جێگە پیرۆزە خوای گەورە پاداشتان بداتەوە ڕەنگە ئەمە من پێم خۆشە لە خزمەت جەنابتانە وەڕوونکردنەوەیەک و بەرچاوڕوونیەک بین لەسەر جۆری حەدەسەکە بۆچی گەیشتۆتە ئەم کاتە ڕەنگە مەسەلە قسەیەک دروست ببێ بەڵام هۆکارێک بووە پێمان خۆش بوو ڕوونکردنەوە بینە جەنابتان بۆ ئێمە لەگەڵ خەڵک نەبووین سپاس بۆ خوا ئێستا مۆدێلێک دروست بووە لەم جۆرە حەدەسانە کە بە عەمدەن نییە ئەو عایلە کە کەسێکی لە حەدەسەکە تیاچێ ئەگەر لەسەر قەبران
بۆی نەکرێ بەرامبەرەکەی عەفوو بکە بە دڵنیایەوە لە قاعە و لە دوای کۆتاییهێنانی مەراسمی پرسەکە لێخۆشبوون دەرەبڕێ. بەڵام ئێمە هەر لە ڕۆژی حەدەسەکە کە سیوێکی دوانزەی ساڵی ڕابردوو بوو ئەم حەدەسە دروست بوو کە لە مزگەوتی دەروازە پێش ئەوەی کۆچکردوو بشۆردرێ من حاجی ڕۆسەم و کاک فایەق لەگەڵ کاک حاجی دارای مامە حاجی قسەمان کرد کە قسە لەگەڵ جەنابی کاک مارفا بکەین بۆی ئامادەکاری بکرێ ئەگەر نەیشتوانین لەسەر قەبرانەکە عەفوی بکەین بتوانین لە دوای مەراسیمی تەعزیەکە کەلیمەی عەفو دەربڕێ. لێرە کە دوایی بۆمان دەرکەوت ئەم تەسادوفەی کە بووە ئەم حادیسەی کە بووە وا قسە کرا لە بینی دوو شۆفێرا بووە بەڵام دوایی دەرکەوت کەوا شۆفێرێکی تریش بە ڕۆنساید ڕۆیشتووە و حادیسەکەی دروست کردووە. دوایی ئەوە کە ئێمەی تر وەساین تا بزانین ئەم ئۆتۆمبیلە چۆن بدۆزرێتەوە لە بەرۆی بەرچاومان ڕوون نییە. دوایی دەرکەوت ئۆتۆمبیلەکە بەڵێ هەیە و لە کامیرە بینراوە. تەبعەن ئەم حادیسەکە بووە لە سنووری پێبازا بووە. ئێمە لێرەوەمانەوێ زۆر سپاسی برایانی هاتوچۆ و برایانی پۆلیسی نەحەی پێباس بکەین کە زۆر ماندوو بوون گەڕانیان بە دوای ئەم ئۆتۆمبیلە و هەتاوەکو ئۆتۆمبیلەکەیان دۆزیەوە و شۆفێرەکە دەستگیر کرا. ئەوە وای کرد کە ئەم مەراسیمە دوا بکەوێ و نیگەرانیش بووین ڕاستیە چونکە ئەمە حەدەسێکی عەمدەن نییە ئەمە بۆ هەموو لایەک نەخوازراوە و ئێمە وا تێگەیشتین کە ئەم ئۆتۆمبیلە ئەم شۆفێرە حەدەسەکەی کردووە و خۆی بزر کردووە. بەڵام دوای ئەوە خزمانی بانیبی و بە تایبەتی کاک سەلام مامە عەزیز و لەگەڵ کاک ئەرسلانی سەرۆکی شارەوانی مامۆستا ئازعەد و کۆمەڵێک ڕیشتپی هاتنە هەڵەبجە و لە خزمەت ڕیشتپیەکانی گڵاڵی دانیشتن و بەرچاوڕوونیاندا کەوا ئەمە بە عەمدەن نەبووە و بە دڵنیاییەوە دڵنیاتانەکەینەوە و ئەو نیگەرانەی کە هەتانە ئەمانوێ بیڕەوێنینەوە لەبەرەوەی ئێمە بە مەبەست نەبووە ئەم کەسە کە شۆفێری کردو وای زانێ ئەمە ئەم ڕێگەیە یەک ئاستەیە نەیزانیە کەوا حادیسەکە لە دەستی ئەو دروست بووە. بۆیە ئێمەش نیگەرانەکەمان ڕواوە لە ڕاستیە ئەوان کە بەرچاوڕوونی تەوایاندا ئیتر ئێمە هیچمان لە دڵان نەما. ئێمە لێرەوە لە کۆتاییە حەز ناکەین زۆر کات لە جەنابتان بگرین. داواکارین لە خوای گەورە لەبەر خاتر ناوە جوانەکانی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیرۆزی مانگی ڕەمەزان پیرۆزی هەموو کاتە پیرۆزەکان کاک ئەحمەی مامە ڕەحیم شەریف بە بەهەشتی بەرین شاد کاتەوە لە گوناحەکانی خۆش بێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. زۆر سوپاس بۆ جەنابی کاک ڕزگار. خۆشەویستان لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزین دیارە دایکە عایشە لە پێغەمبەری خوا ئەپرسێ صلی الله علیه وسلم خوا لە دایکە عایشەش ڕازی بێ لەو شەوانی قەدرەدا چ دوعایەک زۆر شیاوە کە بیخوێنم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەی عایشە بڵێ قولی اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني ئەی پەروەردگارە تۆ خۆت عەفویت و عەفو لێبوردنت پێخۆشە ولا منیش خۆش ببە. ئێمە لە پێشوازی مانگی ڕەمەزانین با هەمومان بڵێن اللهم بلغنا رمضان اللهم سلمنا لرمضان اللهم سلم رمضان لنا يا رب العالمين. خوای لە ڕەمەزانە سەلامەتمان کە ڕەمەزان بە سەلامەتی بگرین ئینشاء الله مانگی عەفو و لێبوردن و لێخۆشبوونە ئینشاء الله. ئێستا داوا لە مامۆسایی پایدار و گەورە و خۆشەویستمان جەنابی دکتۆر عومەر نیظامی دەکەین کە وتار لە جیاتی تەکیەکانی قەرەداغ وتاری لێخۆشبوون داواکە با فەرمێت. بسم الله الرحمن الرحيم. آمد بواني أم كورا السلام عليكم ورحمة الله.
دوای بسم الله الرحمن الرحیم و حەمد و سوپاسی خوا و سەڵاوات بۆ دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم. منیش هەرۆکو پێشینەکانی خۆم مامۆسایانی پێش خۆم خێراتنی بەڕێزتانەکەم سەرجەم بەبێ ناونووس یاخوا بەخێر بێن بۆ عەزیەتتان کێشاوە بۆ ناو ئەم کۆڕ و کۆمەڵە. یا ڕەبی خوا ئەجری زەحمەتتان باتەوە ئینشاءالله. هەر دەردی مامۆستا فەرمووی بەڕاستی کوردەواری هەتا ئەم پیاوانەی تیا بمێنێ کە ئاوا لە خەمی سوڵح و ئاشتەوایی یابن. ئینشاءالله ئەم کۆمەڵگە هەر ئاوەدانە بێ و هەر جێگای دڵخۆشیە بێ. یا ڕەبی ئەو پیاوانە هەر بمێنن و ئەگەر کۆچیشیان کرد یا ڕەبی شوێنیان چۆڵ نەبێ و وەجاخیان کوێر نەبێ و هەمیشە شوێنیان پڕ بێتەوە بە باشتر لە خۆیان ئینشاءالله. هەڵبەتە ئێمەش لەسەرمانە لەم پێشوازی ڕەمەزانە دەردی مامۆستا فەرمووی پێش هەموو شتێک ئەو کاکە ئەحمەدە خوای تەعالا عەفوی بکە ئەحمەدی مام ڕەحیم دوعایەکی بۆ بکەین لەگەڵ سەرجەم بردووانمانە. یا ڕەبی خوا عەفوی بکە کە ئیسە ئێمە لە مەراسیمی ئەوا دانیشتوین و اللهم اجعله وجعلنا من عتقاء شهر رمضان. یا ڕەبی خوایە بمان گێڕی لەوانەی کە لە ڕەمەزانە عەفویانەکەی. یا ڕەبی خوایە دایک و باوکمان عەفو بکەی. یا ڕەبی خوایە هەر کەسێک زەحمەتی بۆ لەم ئاشتەوایە و هاتوچۆی کردو و ماندوو بووە و ئەم هەوێنەی کردووەتە ناو ئەم ماسەوە تا گرساوە یا ڕەبی خوایە جەزای خێری بیتەوە. خوای تەعالا شیفای کاکە عەلیش بدا ئینشاءالله شیفایشی داوە. خوای تەعالا زیاتر شیفای باو. خوای تەعالا جەزای ئەو بنەماڵەیش باتەوە کە ئەوەنە دڵیان فراوان بوو بەرامبەر بەم حادیسە و دوای ئەوەی کە لێکۆڵنەوەیان کردووە گەیشتنە ئەو ئاستەکە خۆیان بەیانیان فەرموو. بۆیە منیش بە ناوی بنەماڵەی تەکیەکان بە تایبەت ئەو کاکەیە کە حادیسەکەی لەدەست قوماوە کاکە هێرشی کوڕی کاکە مەحموو هەڵبەتە بە ناوی سەرجەم تەکیەکان و بنەماڵەی تەکیەکانەوە هاتووینەتە خزمەتتان. ئەم ئایەتە ئەکەین بە سەرەتایی داواکەمان کە ئەفەرمێ فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان ذلك تخفيف من ربكم ورحمة. هەر کەسێ لێبوردنی بەرانبەر دەربڕا بە لێبوردنێکی چاکەی لەگەڵا کرا ئەدای چاکەی و ئیحسانی لەگەڵا کرا با ئەویش دوای چاکە بکەوێت و هەست بەو عەفوە بکە هەست بەو لێبوردنە بکە واتە شوکرانە بژێری خوا بکە یەکەم جار کە دڵەکانی بۆ نەرم کردووە. دوای ئەوەیش من لەم یەشکوری الناسە لەم یەشکوری الله. هەر کەسێ شوکرانە بژێری ئەو خەڵکە نەکا بەرامبەر بەو چاکانەی کە لەگەڵ یا کراوە معنای وایە شوکرانە بژێری خوایش ناکا. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرموویەتی ما زاد الله عبدا بعفو إلا عزا. واتە هەر عەبدێک کەوا لە کەسێ ببورێت خوای تەعالا تەنیا عیز و سەربەرزی بۆ زیادەکە. یعنی هەر کەسێ لێبوردنی هەبێ بەرانبەر بە بەرانبەرەکەی خۆی کەوا حادیسەی لە دەستقوماوە یا خراپەیەکی لەگەڵا کردووە بەو عەفووە ئەو کابرا ئینشاءالله زیاتر عیز و سەربەرزی دەسەکەوێ. یا ڕەبی خوایە ئەم بنەماڵەیش عەزیز و سەربەرز بن. بۆیە من بە ناوی بنەماڵەی تەکیەکان و داوا لەم بنەماڵە خزمانە و ئەم بنەماڵەی گەڵاڵیەکان ئەکەین بە تایبەت بنەماڵەی ئەو کاکە ئەحمەدی مام ڕەحیم کە ئەوان زیاتر لە هەموو کەس ئێشیان پێگەیوە خوا جەزایان باتەوە داوایان لێ ئەکەین کە کاکە هێرش عەفو بکەن و لێبوردنیان هەبێ بەرامبەر بەم حادیسە وەکو دەریشیان بڕیوە لەناو ئەم مەجلیسا. یا ڕەبی خوا جەزایان باتەوە. لێرە یەک ملاحەزە خارجی باسەکەی خۆم و داواکە وەکو مەسئەلەیەکی شەرعی ئەرسانەکەم تکاتان لێ ئەەکەم. ئەمڕۆ فەوزا لە زۆر شتا ڕووی داوە بە تایبەت لە سیاقەتە بە تایبەت لە سەیارە و جادەکانە فەوزایەکی زۆر عەجایب ڕووی داوە ئیزدیحامێکی زۆر دروست. بسم الله الرحمن الرحيم
كل من عليها فان ويبقى ربك ذو الجلال والإكرام. جنش بيل لولمان تزداد بيد صلاة همي أمرين وأرينا جي حق خمان أمكم الله بياو أم شخصية جورانا يستشرفي أنا مراسي جي جوري خيانا وهم وقتك بو أم جورا كارو كاسبيانا إيش خيانا بلا من حظكم بيشوي بشم الموضوع برشتي لنا عشائر كان جافا ولا هم منطق كان أما عادته ويك يما بجداري من كردو بجداري بكين چندین جاره چندین ساله ام قدر سیارانه دوپا دویتو حکومت مساج فرمی هر اجبیت بلام چند فرقی که لتا چند فرقی ترا عائله واهی اتیوباره عائله واهی زور زور مظلومه بلام لبر ایمانکی و لبر دینکی و لبر گوری خوی هیچ تداوانا که توشتکیش داوانا که آره من کمادام خوا منی بسر کردو ام خسارة جوري دام هيج دوايك منيا لهيج كسيك تنها دوام لخوا أوايا أما وضع كيسه مكتان تشريف تاناتو أم كاقحمة بشهيدي روشتو كزناتو أنا حاشا لوبكا عائلة باش عائلة جوري منا وقلالي خما نمون بنا مالكا ناسين بنا مالكن أو نبا أدبو أو نبا حياة وبشر من ما وكو خمشان نازيبو بنا مالا جورانو أكم كأها للرجع وها يويشو خلق كيشو بنا مالا كيشو هم 10 كان سيرفر كان طبعا أم حادثة كأحمد بيشو ما صاح ما باسي كرد من خم حزكم أو دوباره بكنو چنكي كقدر خواهات أو كابرادلي كشفك أما كمان خوشو كمال خلق بتين بوديني علي من كاكل منطقي أولاد ديك شن بوديانيان والله شتزر سيرو أم كاقحمة كيسا شو جاي حق خوي كرة قوس كرة باش كرة جوان خاص لنا قومي أما دو كسر ما نبينيو زور حزمي كر رسم بقري أو أنا حزمي كر أي بيانو دو أم هم الرسموتي والله أم مجلس زور خوشة باشترين وقت من حزكم خم أم رسمه بقرم اگر رسمکیشم نبود لانه ترمکم دربچت یعنی برای زور سیره نان من خالو استراحت من کرچین با تعزیه ترنا و گرد گوزینه هر گلالی و فاتحه من خود دعا سگر لیک خو حافظی من کرد همی 20 دقیقه بینشو تلفونی آن لمن کرد یعنی الله احمد بقدر سعرک رشتو یعنی اما براسيكي أم بيوا أجر إيماني بجورو بخوتينه بأخوا الرسم يقول بخوشي كشيني ساعاتي بينش والرسمكي ترمكي خوي درخست تعال بروا أما هاتينو بخاك مانسبرد خزمان وشخاني بلكجار ناموسان نميان تشريفيان ناتن لتعزيكا وأخوان شهيد أما وقومك قشتي بعام دواي سرخوشي لوان كردو هيش وقتك أو نقص بير كأم قدرة شون وشونية أم قدرك كخوي عالميان بو يمين نسيو بلا من بأدبيش لخزمتانا أو أزانم لو رجو كإما هينو أبين لنا أم قومو 10 كان جافا ومنطق كان ترى أم قدرانا رجانا وحفتانا هم وقت دوباره أبيتو وهموشي عفويك بلا إما يسا يا روز جمعة يا روز شما إن شاء الله كينا مان رمضان ومان لبردني ومان لخشبونا لحضور خوادار أم بنا مالا خوا خوش يعني قرك خوا دريا خير يعني كاتو يا كم خوا فرمي اللهم أنت العفو تحب العفو فاعف عنا دوهم فرمي هذا فضل والله ذو فضل عظيم عفوك وچونکی من رمضان و روزه که ان شاء الله بنا مالکی خوانو که منظور الحاحم کرد با بزام چونکی بنا مالکن کم بنا مالک چاکن بلام بنا مالکن زور ایمانیان بقدر خواهی و همو رسپیکان گلالی و بیان گلالی الحاح من کرد تان والله اما لعفو زیادت هیچ من نگرکه ام كرخوا او نبا اميدا او ابيس الشوتوجي او بلام اما طبعا خواي عالميان
ئێمە هەر کامێکمان ئیشێکمان وێ ئەچینە لای کابرا دەسەڵاتدار ئەم ئێستا لای کابرا دڵخۆش بی ئەڵێ باشە ئەگەر گەورەی خوا بەو گەورەی و بۆ عەزەمەتەی خۆیە کەلیمەی عەفوی داگیر کردو ئەم بنەماڵە من ئومێدەوارم لەو سەعاتۆ کە ئەحمەد شەهید بوو جێ حەق خۆی جارێ ئەو شەهیدە و بۆ هەم بنەماڵەکەش کە ئەم ئیعلانیان داوە من و منیش لە حزور جەنابتانە عەفو هەرخوا عەفوەکە لەبەرەوە ئەم بنەماڵە جێی فەزڵ و گەورەیە بۆ ئێمە کە عەشرەت و قەوم و کەست و کارمان هەیە دووەمیشیان بۆ ئەوەی کە ئەو نەئیمانیان بە گەورەی خوا هەیە کە ئەم خەسارە قورسە عەفوەکەن بەبێ مەقابل داوای هیچ شتێکی داوای شتێکیش ناکرێ تر بۆیە ئومێدەوارم خوای عالەمیان ئەم موسیبەتانە لەسەرمان لایە بەڵام چەند جارێتر داوا لەو براسایەقانەکەین ئەوەی کە سیارەی بەدەستێ ڕاخۆی قەی ناکە بەڵام نەبێتە باعیس چەند ڕۆحێتر جادەی گەلار بۆ دەربەنیخان بڕا بکەیسە جادەیەکە ئەو نەخۆشە ئەو جادە وەها نییە و جاران ئەو جادەی مەرگ بەڵام ئێستا جادەی ئیسراحەتە ئەو براسایەقانە ئەو پیاوە باشانە کە هین بەزەییان بە خۆیشیان و بە مناڵ و بەم خەڵکا بێتەوە ئێمە لە مانگەکە نەک ئێمە عەشرت ئێمە هەموو تقریبا چەندین ئەم مصیبەتانە ئینە بێ وەکو مامەساش فەرمی مرور و ئەمانە زۆر بەویژدانن ڕژاتان لێکن ڕژارێکن ئەوەی سایقە بەزەیی بە خۆیشیان نەبێتەوە بەزەیشیان بۆ ئایلانە بێتەوە کە ئاوەها سەرگردان ئینشاءڵڵا خوای عالەمیان بە خۆشی خۆی و ئێوە لە گەرمیان و لە هەر شوێنێکە هاتوونەتەوە بە سەلامەتی بێ مشکلێ بگەنەوە شوێن و ژێی خۆتان و ئینشاءڵڵا کاگە ئەحمەد و بنەماڵەکەیشی و هەموو بنەماڵە ئەوەی بێ خوا لەبەر خاتر ئەو عەفوەکە ئەم بنەماڵە ئەو پیاوانەی عەفو کرد هەر سێ بنەماڵەکە ئێمەش من زۆر پێخۆشحاڵم کە ئێمە قەوم وامانەیە کە سوکارە وامانەیە عەشرەتمان وامانەیە کە سەربەسمانەکە بەڵام خوا نەخواست داوای شتێکیان کردایە عەفویان کرد من چیم بکردایە بەدەست هیچ کەسێ نییە بەدەست بنەماڵەکەیە عەفوی هەڵکردووە و عەفوی ئیعلان کردە پیرۆزی بێ ئینشاءڵڵا کاگە ئەحمەد و بنەماڵەکەی و هەمووی بنەماڵەی ئەوانە خوا لەبەر خاتر ئەو عەفوە گشتمان عەفوەکە ئەو بنەماڵیش عەفوەکە خوایە بە ڕەحمەت خۆی بەزەیی بەم میلەت کوردە بەم خەڵکا بێتەوە کە ئەم زروف و ناڕەحەتەیە لێمان بەسەر شێت و خوا ئەم مەلا گەورە و ئەم پیاوە باشانەشمان بۆ بنێرێ کە بەدایم ئاەت قورئان و فەرموودەکان پێغەمبەر خوامان بیرەخەنەوە بۆ ئەوەی ئێمەش لەسەر ئەو ڕێ و بارە بڕۆین وەسەلام عەلەیکم. وعليكم السلام ورحمة الله جنابي كاغ معرف خوای گەورە میێرەبان تەمەنی درێژ کە پیاوێک ئارام و لەسەرخۆ و پیاوێک بەخشندە ئێمەش هەموومان شانازیەکەین کەوا خوا برا گەورەیەک ئاوای بەخشی بە ئێمە لە مەجلیسێک ئاوا ئێمە بتوانین سەربەرزانە لەبەر خوا و لەبەر خاتر کەسایەتی ئێمە بتوانین ئەو عەفوە ڕابگەێنین هەزار جار سوپاسی خوای گەورە میهرەبانێک کاگازاد گەڵاڵی وتەیەکی ئەبێ ئەگەر تااقەتی بێ بفەرموو دەستی خۆش بێ ئەوەی تر ویستی خۆتە کاگە جادیان وتاری سوپاس گوزاریەکە بکەین هەینەکە وتارێکی سوپاس گوزاریمان هەیە کاک زمناکۆ لەجێر تەکیەکانی قەراق بە تەشریف فەرمە. بسم الله الرحمن الرحيم من لم يشكر الناس لم يشكر الله خزمانی ئازیزی عەشیرەتی گەڵاڵی میوان ئازیزەکان ئێمە ئەمڕۆ وەک تەکچیەکان لە خزمەتی جەنابتانین کە هاتووین لەوەها مناسەبەتێک کۆبووینەتەوە کە مناسەبەتی لێخۆشبوون و گەورەی نواندنە. ئێمەی تەکچیەکان لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکی ئاوا کە هاتۆتە ڕێگەمان تەنها ڕێگەی لێبوردنمان هەڵبژاردووە. ئێمە چیمان چاند ئەوە هاتەوە ڕێگەمان. خوای گەورە لە لوتف و کەرەم و گەورەیی ئێوە کەم نەکاتەوە و زیادی کا و دیوەخانتان هەر ئاوەدان کە لێبوردەیی کاری مرۆڤە گەورەکانە و ئێمەش ناو و ناوبانجی گەڵاڵەکانمان هەر بەو گەورەیە بیستووە. ئامادەبوانی بەڕێز ڕێگەمان بدەن ئەمڕۆ بە نوێنەرایەتی
تەکیەکان لە هەر چواردەی تەکیە و بەلەکجار و بەردێ و کۆشک و بە ناوی هەموو خزمانی تەکیەکان و ئەنجومەنی تەکیەکانەوە سوپاس و پێزانین و دەستخۆشی و ماڵاوەبوونی ئەو خزمە بەڕێزانە بگەێنینە عەشیرەتی گەڵاڵی بە تایبەت کەسە نزیکەکانی ماڵی کاک ئەحمەد و دایکی بەڕێزیان کە بەو تەمەنەوە گەورەیان نوان لەگەڵ کاک عەلی برای کە ئەویش لە ڕووداوەکە بریندار بوو تووشی حادیسە بوو لەگەڵ براکانی و لەگەڵ هەموو خزمان و کاک مارف و ڕیشپی و پیاماقوڵان کاک ڕزگار و کاک حاجی دارا و هەموو ئەو بەڕێزانەی تر کە ڕۆڵی گەورەیان هەبوو لەم ئاشتەوای و لەم لێخۆشبوونا هەتا گەشت بەم ڕۆژە. ئەو مەراسیمە جوانەی ئەمڕۆی بەڕێزتان کە ڕێکتان خستووە و لێخۆشبوونتان هەڵبژار بەرامبەر ئێمە پاداشتی بە ئێمە نادرێتەوە، پاداشتی ئێوە لای خوای گەورەیە، خوای گەورە پاداشتی ئێوە بداتەوە و خوای گەورە بەهەشت بکاتە جێگای کاک ئەحمەد، خوای گەورە لێی خۆش بێ و لە مانگی ڕەمەزانە لێخۆشبوونی بۆ هەڵبژێرێ، سەبر و ئارامیش ببەخشێ بە کەسوکارەکەی. زۆر زۆر سپاسی هەموو ئەو کەسولایەنانە ئاکەین کە بە قسەیەکی خێر کە بە ڕۆڵێک کاریگەریان هەبوو لەما لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لە فەرمانگە حکوومیەکان لە ئەوەڵ دەقەوە ڕۆڵیان هەبووە تا گەیاندنی بەم ڕۆژە. ئێمە هیچمان نییە تەنها بڵین پاداشتی ئێوە لای خوای گەورەیە و خوای گەورە لە کاک ئەحمەد خۆش بێ و سپاسی بەڕێزان و ئامادەبووان هەموو ئەکەین کە تەشریفیان هێناوە لە شوێنی دوورەوە. خوای گەورە بە سەلامەت هەموو کەسێ بجێڕێتەوە جێگای خۆی و زۆر سپاس. دەست خۆش بۆ کاک زمناکۆی سەش لە جێی بنەماڵەی بانیبیەکان کاک مامۆستا جەنابێ مامۆستا ئەسحاق وتەیەکی دەستخۆشی و سوپاسگوزاریە بێ فەرموو. سلام علیکم، سڵاوی خواتە لێبێت. بە خێراتنی هەموو لایەکەین بەبێ جیاوازی. ئێمە وەک بنەماڵەی مەحموود محەممەد و ئەحمەد محەممەدی بانوی بە خێراتنی هەموو لایەک دەکەین کە زەحمەتیان کێشا و هەر لە سەرەتای ڕووداوەکەەوە هەتا ئەم دانیشتە پیرۆزەی لێکەوتەوە. بە هەوڵ و ماندووبوون و خەمخۆری ئەم بەڕێزانە ماندوونە ناسانە خەریکی ئەم کارە خێرە بووین بۆ ئاشتەوایی نێوانمان کە لە بنەڕەتدا هیچ کاممان پێمان خۆش نەبوو، بەڵام دیارە قەدەری خوای گەورە وابوو، ڕازین بە قەدەری خوا. ماڵی کاک ئەحمەدی ڕەحمەتی هەر لە سەرەتاوە زۆر حومەتیان نوان بەرامبەرمان، بەڕاستی نمونەی خێزانی گەورەن. دەبێ ئێمە مانان چاویان لێ بکەین. کاکە حاجی ڕۆستەمی برای و هەموو براکانی بە جوانترین شێوە هاتوون بەدەممانەوە. لە کاتی سەردانیکردنمان گەورەیان نواندووە. زۆر سوپاسی ماندووبوونی هەموو ئەوانەی بە وشەیەکیش بەشدار بوون بۆ ئاشتەوایی چاویان ماچ دەکەین. جێگەی حرمەتین بە تایبەتی کاکە محەممەدی حاجی مەحموودی هارونی کە ئەرکی گەورەی کێشاوە، کاکە حاجی معرفی گڵاڵی پیاوی سوڵح و پیاوی خوا، کاکە ڕزگار کوڕی شەهید محەممەد نەگرەیی بەڕاستی هەر لە سەرەتاوە ئێمە ئەو گەورەی خۆی نواند و ئەوەی لە دڵیا بوو بەرامبەر بە ئێمە هیچی تیان نەما. هەموو خزمانی گڵاڵی بێجیاوازی کاکە حاجی دارا بەڕاستی کاکە حاجی دارا یەکێکە لە نمونونەکان کە هەمیشە بێ ناوی بە جوانترین شێوە ببرێ. کاکە حەمەد تۆفیق وەک سەربازی ون لە پشت هەموو خەڵکەکەوە ئیشی کردووە. کاکە سەرکۆی بەڕێز لەگەڵ کاکە مامە حاجیە گەورەترین ماندووبوونیان کردو. هەموو خزمانی گڵاڵی بێجیاوازی زۆر مەندانە لەگەڵ ئێمەدا بوون. ڕێز و حرمەتمان هەیە بۆ تاک بە تاکی خزمانی گڵاڵی. ئێمە وەک بنەماڵە سوپاسی پێزانینمان هەیە بۆ کاکە سەلامی کوێخا عەزیز بانیبی ئەرکی کێشاوە ماندوو بووە برای گەورەمانە. کاکە ئەرسەلان ئەحمەد جاف هەر لە سەرەتاوە زۆر هاوکار و هاوکاری هەدوولا بووە. کاکە حاجی حەیدەر ئەسکەر ئامۆزای دانیشتووی کەلار بە هەموو جۆرێک هاوکارمان بووە، لە هەموو کارێکماندا پشکی شێری بۆ خۆی داناوە. کاکە شێرکۆی شێخ عەبدوڕەحمانی مستەفا حەکیم بەڕاستی پیاوی ڕۆژی تەنگانەیە بەبێ پێدەهەڵدان حەقی خۆیەتی. کاکە حاجی عەبدولحەمەمین فەقێجنەیی زۆر ماندوو بووە. کاکە یادگاری هەڵەبجەیی زۆر ماندوو بووە لەگەڵمانە. ڕێز و حرمەت پێزانینە. سوپاس و خۆشەویستیمان بۆ هەموو ئەوانەی کە بەشدار بوون لەگەڵمان لە ساتە وەختی ئەم ڕووداوەوە نەخوازراوە هەتا ئەم ساتە وەختەی
داوای لێبوردن دەکەین لەوانەی ناومان نەهێناون بمان بەخشن بە خێراتنی کەس و کارمان لە کەلارەوە زەحمەتیان کێشاوە هاتوون بەخێر بێن سەر چاومان لە کۆتاییدا داواکانی لە خوای گەورە هەموو لایەک سەربەرز بکات بنەماڵەی محمود محەممەد براخاس و ئەحمەد محەممەد براخاس بانیبی خدا یار و یاوەری هەمووان بێت لە جیاتی بنەماڵە مامۆستا ئەسعەد ئەحمەد محەممەد. دەستخۆش جەنابی مامۆستا ئەسعەد بروسکەیەکی دەستخۆشیمان هەیە لە کۆمیتەی ڕێخستنی شارە زوور یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بەم مووقیفەی عەشەرەتی گڵاڵی و بنەماڵەی کاک ئەحمەد دەستخۆشیتان لێ یەکەین نمونەتان زۆر بێ و خۆشەویستان دوعای ختمەکە ئیسە کاک شێخ سەباح ئەیخوێنێ کەس هەڵ نەسێ دوای دوعاکە دوایەوە دەستەملانەکەکە ئینشەڵا ئەوەی کە ئەمێنێتۆ تەنها یەک تەوەرەی ئەوەی کەوا دەسەکە نەمل و یەکتری و تەواو هیچ نامێنێتۆ بەڵام پێش ئەوە دوعای ختمان هەیە کاک شێخ سەباح ئەیخوێنێ بە فەرمێ بەڵام کەس هەڵ نەسێ دوای ختمەکە چاوەڕێی ئەوە بکەن ئینشەڵا بە ناوەکانیش بخوێنەوە بێنە پێشوو. بەناوی خوای بەخشندە درود و صلوات لەسەر گیانی پاکی حەزرەتی پێشەوای مرۆڤایەتی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. خۆشەویستان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كلكم من آدم وآدم من تراب هەمومان لە ئادەمین و دیارە ئادەمیش لەگەڵ. ئەمە جعلێکی ئیلاهیە خوای پەروەردگار هەر چینێک هەر کەسێکمان هەر کۆمەڵێکمان ئەکا بە بنەماڵەیە بە تیرە و هۆز و عەشیرەتێ. ئەم جعلە ئیلاهیش بەرەکەتی خۆی هەیە خۆی ئەفەرمێ ئێوەمان گێڕا بەم تیرە و هۆز و عەشایرانە لیتەعارەفوا بۆ ئەوەی هەمیشە ئاوا یەک بناسن یەکتان خۆش بوێ بەتەنگی یەکەوە بن برایەتی هەڵبژێرن. ئەم بنەماڵە کە بنەماڵەی کاک ئەحمەدی مامە ڕەحیمی شەریفی گەڵاڵی و بە عەشرەتی گەڵاڵی هەمیشە لە مێژوو شاهیدیان بۆدا ئێمە ڕۆژانە لە مەجالیسەکان کە بەشدارە بین ئەیان بینین ئەلحەمدولیلا خەڵکانێکی زۆر دڵفراوان بەخشندە خاوەنی کەرەم خاوەنی ماڵ خاوەنی وشەی عەفو لە هەموو لە بەرامبەر هەموو ڕووداوەکانە. ئومێدەوارین ئینشاءڵڵا ڕووداوی وایە ڕوو لە بنەماڵەی هیچ بنەماڵەی الله ئومێدەوارین جەنابیشتان کە زەحمەتتان کێشاوە خوای گەورە پاداشتی یەک بە یەکتان داتەوە. داواکەین لە خوای گەورە کە لە پێشوازی مانگی گەورە و پیرۆز و لێخۆشبووی ڕەمەزانین خوای گەورە بە لوتف و کەرەمی خۆی لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ لە گوناهی دایک و باوکمان خۆش بێ. بە تایبەت داوات لێکەین پەروەردگارە بۆ خاتر عیزەت و عەظەمەتی خۆی یا ڕەبی لە گوناهی کاک ئەحمەد خۆش بە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە وەصفی عەبدەکانەکە لە ئومەتی خۆیە فەرمێ رحم الله عبدا إذا اشترى وسمحا إذا اشترى وسمحا إذا باع. ڕەحمەتی خوا لەو عەبدەی کە شتێک ئەفرۆشێ دەیکڕێ زۆر سەهلە زۆر ئاسانە لێبوردەیە. وەڵڵاهی ئەم کاک ئەحمەد لە ژیانی ئەوەی ئێمە بینیمان وابوو سوبحان الله مردنەکەی هەر بووە عەفو و دانیشتنەکەیشی بەو جۆرە سەمەح بوو. خوای گەورە ئەمە تاجێکە ئینشاءڵڵا لە قیامەتایی کاتە سەری و خوای گەورە پاداشتی براکانی بداتەوە کاکە حاجی ڕۆستەم کاک فایق کاکە عەلی کە بریندار بووە و سایقی ئۆتۆمبیلەکە بووە کە ئەو ڕووداوە ڕوویداوە نەخۆشە و عەزیەتێکی زۆری پێگەیوە خوای تەعالا شیفای بۆ بنێرێ. خوای تەعالا سەبووری بخاتە دڵی خێزانەکەیەوە. خوای تەعالا تەمەنی کوڕەکانی درێژکە یەک بە یەکی کوڕەکانی لە جیاتی کاک ئەحمەد وەکو کاک ئەحمەد بکاتە گوڵێکی گەشت لەم شارە زورە ئینشاءڵڵا. خوای تەعالا بۆ خاتر عیزەتی خۆی پاداشتی یەک بە یەکی هەموو بنەماڵەکان داتەوە و ئێمە ملاحەزەیەکی زۆر کورد وەکو جەنابی دکتۆر و مامۆستای گەورەمان فەرمووی داواتان لێکەین هەڵەکان و مخالفەی مروری بە حرام بزانن وەکو گوناهەکانی تر چونکە حرامە بە ناشەرعی بزانن وەکو چۆن لە شوێنێکی تران ناشەرعی بکەین وەکو چۆن خوای گەورە بە سەلامەتی هەمومانی لەم قاعە جوانەدا کۆ کردوتەوە لێرە خوای گەورە داوات لێکەم هەموو کەسەکان و کەسایەتیەکان هەمومان بە سەلامەتی بچینەوە نێو ماڵ و مناڵی خۆمان. خوای تەعالا ئەم کوردستانە ئاوەدان کا بە خێر و بەرەکەت مانگی پیرۆزی ڕەمەزانیش بە خێر و خۆشی بگێڕێ بەسەر هەموو لایەکە. ئامین ئامین والحەمد لله رب العالمین. خوا پاداشتی جەنابی کاک شێخ سەباح بداتەوە یا ڕەبی. من لێرەشەوە لە کۆتاییە دەستخۆشی لە هاوپیشەکانی کاک ئەحمەد یەکەم کە ئەو ڕۆژە لە کۆچی کاک ئەحمەد وەک ڕێزدێنانێک ئەو ڕۆژە هیچ کامیان نەچوونە سەر ئیشەکانیان خوای گەورە پاداشت هەموو لای باتەوە لە کاک ئەحمەد خۆش بێ. ئەتەوەرەی ئەخیرمان بەڕێزان ئەمێنێتەوە ئەوەی کەوا ئەم ناوەنەی کە ئەخوێنینەوە لە بنەماڵی کاک ئەحمەد با تەشریف بێرن کاک ڕزگار کاک حاجی دارا کاک حاجی علی کاک حاجی ڕۆسەم فایق گۆران ئەحمەد شیروان ئەحمەد پشتیوان ئەحمەد هێمن ئەحمەد سۆران کاک سەروەر
ئاری ئادەم بێن دانیشن ڕەحمەتتان لێ بە مجلسەکە تەواو بێ ڕەحمەتی خواتان لێ بێ پەلە مەکەن ڕەحمەتتان لێ بێ لە بنەماڵەکانی تریش جەنابتان تەشریف فەرمونون بۆی دەستخۆشی و گردن ئازایی و دەست لەملانێ بکەن لە هەردوو بنەماڵی کاک ڕەحمەتی خواتان لێ بێ پەلە مەکەن ئێمە وتمان پەلە مەکەن با کۆتایی بە مەراسیمەکە بێ ڕەحمەتی خواتان لێ بێ پەلە مەکەن ئەزیزان پەلە مەکەن تکایە برایان و میوانە خۆشەویستەکان تکاتان لێکەین یەک تۆ سەبر بگرن چەند دەقیقەیەکی کەم ماوە تەواو بێت داوا لە بنەماڵی تەکیەکانی قەرەداغکەین ئەو کەسانەی پێویستە بێن با بێن لێرە ئامادە بن داوا لە بنەماڵی بکانی بیەکانەکەین ئەوانیش تەشریف بێرن ڕەحمەتی خواتان لێ بێت ما وصل صلاة تجيب يا ريلو ما وصل يا بابا خير